سەدەف خانمە مۆدێلا شیرو نۆتێلا خۆرەکە چۆن لە ماوەی یەک مانگ لە کەسێکی ئاسایی بوو بە کەسێکی دەوڵەمەند دەستی کەی تێدا بوو ئەو خانەوە دەوڵەمەند بوو ئەی چۆن وا بەناوبانگ بوو ئەو بەزاری خۆی دەڵێ من کوردم ئەی بۆچی کوردەکەی باش نییە دەڵێتن مۆدێلەکانی کوردستان تەنها سەر و پێ دەخۆن بۆیە ئاوانە منی شیروی نۆتێلا دەخۆم بۆیە واناسکم وە لە بەرەوەش نرخی ڕێکلامەکانم گرانە من ناسک و جوانم مۆدێلی ئەسڵیم بە ماوەی ساڵێک چۆن توانی لە خانوێکی بچووکەوە بچێتە ناو ڤێلا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سلااو دووبارە گەڕینەوە وڵاتان لە کلیل میدیاوە بە پرۆگرامێک و بابەتێکی جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەیت لایک و کۆمنت و شێرمان بکە و وارووە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە سەدەف ئەلماسی خانمە مۆدێلێکی مۆدێل نوێ سەدەف ناوی ڕاستەقینەی سەدەفە و تەمەنی 22 ساڵە و باڵاشی 175 سانتیمەترە و خەڵکی شاری کرمەشانی ڕۆژهەڵاتی کوردستانە سەدەف توانی بە چەند وشەیەک و ڕستەیەک تەواوی کوردستان بەخۆی و سەرقەڵ بکە و گێژ سۆشیال میدیا باز لەو بکەن قسەکەی سەدەف ئەوە بوو وتی من بۆیە وا جوان و ناسکم تەنها شیر و نۆتێلا دەخۆم تاوکو ئێرە هەموو شتێک ئۆکەی بوو زۆر باش بوو مۆدێلی سەرسەر و سەرچاوم شیر و نۆتێلا دەخۆی هەر سەرچاوم بەڵام ئەو بە شتانە ڕانەوەستا باسی مۆدێلەکانی باشووری کوردستانی کرد بە تایبەتی وتی مۆدێلەکانی کوردستانی باشوور سەر و پێ دەخۆن بۆیە هەمویان ئاوانە منیش تەنها شیری نۆتێلا دەخۆم بۆیە وا ناسکەم بۆیە لە هەموو لایەک و هێرشی کراسەر هەم لە لای خەڵکوە هەم لە لایەن سۆشیال میدیاوە بە دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی داهێنا بۆ گرێ بەختی بۆ و لە باشووری کوردستان ناسرا ئەگەر لە دۆخێکدا بیت و لەگەڕێکێکی هەژانشین بژیت و وا خێزانەکە تەولیژانێکی ئاسایی بدەن هەستێکی ناخۆشە وانە ئەگەر چی لە پڕدا ڤێلادا بژیتن و لۆتۆمبیلێکی گران بەهاو کافتیرای زۆر تایبەت دەربکەوێت ئەمە لە خەون ناچێت ئەی چی ئەگەر پێت بڵێن ئەمە تەنها بە یەک هەفتە ڕووی داوە بەڵێ بە هەفتەیەک ئەمە چیرۆکی کچێکی ڕۆژهەڵاتی کوردستانە کە کاتێک دەچێتەوە لێر دەست بەکاری مۆدێلی دەکات ئیتر ئەمە میدیانەی کە کاریان سەڵقارکردنی هاوڵاتیانە دەست بە چاوپێکۆتینی دەکەن ئەویش دەڵێتن بۆیە وا جوانم چونکە بە درێژایی ژیانم خەریکی شیر و نۆتێلا خواردن بوویمە ئەو کچە سەدەف ئەلماسیە کە زۆرێک لە نهێنەکانی ژیانی خۆی شاردۆتەوە و باسی ناکاتن تاوەکو ئێستا واروە ئێمە بە دوای ڕاستیەکاندا گەڕین و توانیمان زانیاریەکان بۆ ئێوە ئاشکرا بکەین کە چەندین نهێنیە سەدەف ئەلماسی کچێکی کوردی خەڵکی شاری کرمەشانە دانیشتوی گەڕەکی شەهرێک متەخەسسین بوو کە یەکێکە لە گەڕەکە هەژار نشینەکانی شاری کرمەشانی خۆشەویست ئەو ماوەی 5 ساڵە کاری مۆدێلی دەکات بەڵام خاوەنی هیچ نەبوو تا ئەو کاتێ دەرگای بەڕوویدا کرانەوە کاتێک گەیشتە شاری هەولێر ئیتر گەردەرگاکانی ناز و نحمەت بۆی دەکرێتەوە سەدەف ئەلماسی دوای ئەوەی دەگاتە هەولێر چاوپێکۆتنێک لەگە کەناڵێک ڕاگەاندن بۆ ئەنجام دەدرێت هەروەها لەو چاوپێکۆتنەدا دەبێتە ناوێکی ناسراو لەنێو سۆشیال میدیا ئەو دەڵێت کە جوانیەکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە شیر و نۆتێلا زۆر دەخواتن گاڵتەش بە خواردنی کچە مۆدێلەکانی تر دەکات بە تایبەتی باشووری کوردستان لە کاتێکدا بە گوێرەی زانیاریەکانی ئێمە ئەم خاتوونە لە خێزانەکەیدا کە تەنها توانیان نژانێکی ئاسایی بۆ خۆیان دابین بکەن هەر لەو چاوپێکۆتنەدا دەڵێتن یەکجار لە کلیپێکدا دەرکەوتووە ئەویش پەشیمانە ئەویش لەگەڵ هونەرمەند میران عەلی دەرکەوتۆ لەو کلیپەدا و دەژێ زۆر پەشیمانم کە بەشداریم لەو کلیپە کردووە لەبەرەوەی ئەم کلیپە لە مستەوە ئاسی من نەبووە کە بەشداری ئەو کلیپەم کردو واروەها وەکو ئەکتەرێک بەشدار بووم و پارەیەکی ئەکجار زۆری شمەرگرت بەڵام هەر بە دڵم نەبوو بۆیە ئێمەش پێداچوونەوەیەکی باشمان بۆ کرد ئەو لە تەمەنێکی جیاوازە بەشداری لە کلیپێکی تریش کردووە بەڵام لەوێن دەرێکە زۆر سیما و شێوازی جیاوازە لەگەڵ ئێستاکەی ئەو کاتە
ئەو تەجمیلی نەکردبوو و زۆر سیمای فەرقی هەبوو و تەمەنیشی لەگەڵ ئێستا فەرقی هەیە. وە لە ئێستادا لە وڵاتی ئێران بەشێک لە خانمان نەشتەرگەری جوانکاری دەکەن و بەر بڵاوە دەتوانرێت وا بکرێت هەر خانمێک ببێتە یەکێکی در لە خانمێکی جوانتر ئەگەر بێت و ئەو کەسانە ببنە مۆدێل و وێنەکانی خۆیان کە پێشەوەی بوونە مۆدێل و دەستکاری شێوازی خۆیان بکەن بە هیچ شێوازێک نایان ناسیتۆ و دەڵێ ئەمە خۆی نییە. لە ئێستادا خات و سەدەف تەنها جوانکاری لوتی کردووە و بۆتۆکس و فیلەریشی کردو و تێکساسیشی کردووە. و دەژڵێتم پێم خۆشە ئەگە پرۆسەی شادجوانی لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق بەڕێوە بچێ ئەگە بتوانم بەشداری بکەن و من وەربگیرێم لەو پرۆسەیە بێگومان بێ دوو دڵی بەشداری دەکەم و دڵنیاشم پلە یەکەم هەرگی خۆمە. باز لەوەش دەکاتون نایشارێتەوە دەڵێتن زۆر ئازم بەکاری پێشکەشکاری و پێشم خۆشە هەموو کات لە بەردەم کامێرا بم لەبەرەوەی من لە منداڵیەوە کەیفم بە کامێرا دێتن و پێم خۆشە هەموو کاتێک ڕووی کامیرەم لێ بێتن و وێنە بگرێم. سەدەف لە ئێستادا خۆی وەکو بلۆگەر و مۆدێل ناساندووە و دەژڵێتن پێم خۆشە لە داهاتوو ببمە خاوەنی بزنسەکی خۆم و کاری بزنس بکەم. لە ئێستادا خات و سەدەف بە پارێکی ئێکجار زۆر ڕێکلام بۆ بڕاندەکان دەکات بە تایبەتی بڕاندی مێگاپ زۆر بە شێوازێکی سەی لە نێو سۆشیال میدیا توانی لاپەڕی فەرمی خۆی بگەینێتە 200,000 و لە ئێستاشدا نزیکەی 300,000 هەیە و دەڵێ ئیشەکانم جوانە و ڕێکلام بۆ هەر کاڵایەک بکەم بێگومان مشتریەکی زۆری بۆ کۆ دەکەمەوە بۆ کاڵایە بۆیە لەبەر ئەوە من کارە ڕێکلام زۆر بەگران دەکەم. لە پرۆگرامێک لە تیڤێک بەشداری کردبوو بە شێوازی زۆر سەیر قسەی دەکرد وە کوردەکەشی هیچ باش نەبوو بەڵام ئەو وتی کوردەکەم زۆر باشە بەڵام ناتوانم بە شێوازی سۆرانی قسەی بکەم وەکو ئێوە لەبەرەوەی زمانی لای کرمەشان فەرقی هەیە لەگەڵ ئێوە تاوەکو ماوەیەک لە هەولێر بژیم زیاتر و زیاتر فێرەسداراوەی باشوور دەبم بۆیە ئێستاش لە هەولێر دەژیم ئازادێکی ئەگزار باش هەیە بۆیە ئەوەندە من ئازاد نیم لە ئێران بۆیە هەولێرم هەڵبژاردەوە لە ئێستاشدا لە هەولێر دەژێم. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکتری بەناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە و هەروەها لایک و شێر و کۆمنتیشان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.